خدایە تۆ خۆت ساحێبی کوردی خەبەرداری لە ئازار و لە دەردی لە ژێرباری گرانی جەور و زوڵمە ئەناڵێنێ هەموو خێزانی وردی. ئەم جارەش لە بەرنامەی خەڵوەتدا یەکێک لە شاعیرە هەڵکەوتووەکانی کوردتان پێدەناسێنین کە ئەویش مەلا حەسەنی قازی ناسراو بە شاهۆیە. مەلا حەسەنی قازی تەبیعی کوڕی مامۆستا مەلا عەبدولقادری گەورەیە. مەلا عەبدولقادری گەورە کوڕی مەلا عەبدوڕەحمانی بازیانی. مەلا حەسەنی قازی ئیسلامی وەکو ڕەسم نەگرتووە، ئیسلامی وەکو مەعنا گرتووە. لە ڕووی مەزهەبیشۆ لە وڵاتی خۆمانە فتوای بە شافعی داوە، زۆر مطلع بووە بەسەر فقی حەنەفیشە و حاشیەی هەیە بەسەر مەتنی قودوریۆ. قەزاوەتەکەی تا چەند بەپێی بنەما و یام یاساکانی شریعەتی ئیسلامی بووە. هەر چلۆنێ بم ئیلاهی ئافەریدەی زاتی تۆم، باوەڕم پێتە بەڕاستی تابعی قورئانتم. ژین و ڕۆژگار بۆ بڵندی عیززەت و زیلەت هەموو، هەر بەدەستی خۆتە ڕەبی ملکەچی فەرمانتم. مەلا حەسەن مەلایەکی منەوەر بووە، مەلایەکی تەقلیدی نەبووە. لەسەر ئاستی عێراق امتحان کراوە بۆ گەورە عولەمای ئەو کاتە کە کێ ببێتە قازی، ئەم یەکەم بووە.